لە سەروبەندی قوڵبوونەوەی ناکۆکیەکانی ئەمریکا و ئێران لە عێراق و بەردەوامی گفتوگۆکانی ڤێننا لەبارەی زیندووکردنەوەی ڕێکەوتنامە ئەتۆمیەکەی ئێران بارگرژیەکان لە وڵاتانی کەنداوی عەرەبی ڕوولالکشانە دوایەوەی ڕۆژی دووشەممە چەکدارە حووسیەکانی ئەمەن کە لایەنێکی نزیکی سەر بە تارانن با موشەکی بالیستی و فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشیان کردە سەر چەند ناوچەیەکی جیاوازی ئیمارات. ردا على تصعيد العدوان الأمريكي السعودي الإماراتي نفذت القوات المسلحة بعون الله تعالى. لا دوای هێرشەکە یەحیا سەریع وتەبێژی سەربازی حووسیەکان هێرشەکەی باگەردەلوولی ئەمەن ناوبردوو باسی لەوە کرد کە فڕۆکەخانەیە بووزەبی و دامەزراوە نەوتیەکانی ناوچەی موسەفاح با موشەکی بالیستی قودس دووکراونەتە ئامانج. هەروەها فڕۆکەخانەی دووبەی با موشەکی بالیستی زولفیقار کراوەتە ئامانج و با فڕۆکەی بێفڕۆکەوانیش دامەزراوەکانی دیکە بە ئامانج گیراون. ناوێنانی موشەکە بالیستیەکانی ئێران لە هێرشەکەدا پەیامی ڕوونی تاران نیشان دەدات بۆ ئەمریکا بەتایبەت لەبارەی دۆخی عێراق و هۆشداری لەبارەی دروستکردنی حکوومەتی عێراق بەبێ لایەنگرانی ئێران. ئاوکات لە لایەکی دیکەوە هێرشەکە کاردانەوەی بەرفراوانی نێودەوڵەتی لە نێوان ئیدانە و دەستخۆشی بە دوای خۆی دایەنا. ئەمریکا بە توندی دانەی هێرشەکەی کردووە ڕەشەی سزادانی حووسیەکانی کرد. جەیک سولیڤان ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی ئەمریکا ڕایگەیاند لەگەڵ هاوبەشەکانمان کار دەکەین بۆ ئەوەی سزا حووسیەکان بدەین کە بەرپرسیارەتی خۆیان لەم هێرشە دەربڕیوە. سولیڤان وتیشی ئێمە پابەندین بە پاراستنی ئاسایشی ئیمارات. هاوکات ئاژانسی ئاسۆشێتد پرێس وێنەی شوێنەواری هێرشەکەی حووسیەکانی لە ڕێی مانگی دەستکردەوە بڵاو کردەوە کە کراوەتە سەر پاڵاوگەی موسەفاح لە ئابوزەبی و بەرزبوونەوەی دووکەڵ بەدی دەکرێت. هەرچەندە ئێران لەم نێوەندەدا بێدەنگی هەڵبژاردووە بەڵام بەشێک لە میلیشیاکانی سەر بە ئێران دەستخۆشی و پیرۆزباییان دەربڕیوە لە نێویاندا قەیس خەسعەلی سەرۆکی گروپی عەسایبی ئەهلی حەق لە عێراق. لە دوای هێرشەکەش شێخ عەبدوڵڵا بن زاید وەزیری دەرەوەی ئیمارات داوای لە ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا کردووە کە حووسیەکان بگێڕێنەوە بۆ ناو لیستی تیرۆر دوایەوەی پێشتر ئیدارەی بایدن لەو لیستە دەریهێنابوون. هاوکات هاوپەیمانی عەرەبی کە سعودیە سەرۆکایەتی دەکات ڕایگەیاند لە کاتدانەوەی هێرشەکەدا هێرشی ئاسمانیان کردووەتە سەر باکووری سەنعا بۆ بە ئامانجگرتنی سەرکردەکانی تیرۆر بەوتەی خۆیان. لە بەرامبەر ڕەشەکانی سعودیە و ئیمارات یەحیا سەریع وتەبێژی سەربازی حووسیەکان دەڵێت جارێکی دیکە هۆشداری دەدەن بە وڵاتانی دوژمن کە ڕوبەڕووی هێرشی توندتر دەبنەوە و دەژڵێت ئیمارات دەوڵەتێکی نائارامە تا ئەو کاتەی بەشدار بێت لە هێرشکردنە سەر یەمەن.